ئەڵی ئەوەی باسی بکەم ئەوەیە کە هەموو خەڵکی زانێت ماشەڵڵای لێ بێت نمونەی کەسی باش بوو نمونەی کەسی ڕوو لە دین بوو کەسێک بوو کەوای لە من کرد حیجاب بکەم بە قسەکانی قەناعەتی پێم کرد قەت ئەوەی نەبوو کە زۆر لە کەسێ بکات بە قسەکانی وای لێ کرد ئەگەر هیچ باوەڕت بۆ شتە بێ قەناعەتی پێ بکەیت لە ئامادەیە بەیەکەوە بووین لە یەک پۆل بووین هەموو کاتێ سڵاو و ڕووخۆشی هەبوو بەردەوام ئەگەر وزەش نەبووە هات جێوێکی دروستە کرد کە تۆ ئەو ڕۆژت ئەبووە خۆشترین ڕۆژ ماشەڵڵای لێ بێت بەردەوام باس دایک و باوکیە کرد بەردەوام تەک دایکتانە باش من لەگەڵ دایکتان وا بکەن لەگەڵ باوکتان وا بکەن ماشەڵڵای لێ بێ ئەو شتەی باوکیشی کردی ڕێک نمونەی قسەکانی بوو کە وەسفی باوکیە کرد ڕێک بەو جۆرە وەسفی باوکیە کرد باوکی نزیکترین هاوڕێی بوو دوای ئەوەش کە هاتینە پزیشکی هەمومان بێکەوە ئێمە چوونە بەشە جیاوازەکان ئەسنان و طب و سەیدە لەو ئەوانە ئەو هاتە بەشە پزیشکی عام یعنی دڵخۆشیکی بوو بۆ ئەو بەشەوەک ئەوەی خۆی خزمەت هەموو کەسێ بکات خزمەت هەموو کوردستان لەژێر دەست خۆیان بێ یەک دنیا پلانی جوانی بوو یەک دنیا داهاتوو جوانی دانابوو بەردەوام پلانمان دانا کە تەواومان کردواکەین یعنی پلانی وامان هەبوو یەک باڵەخانە بگرین من لەسەر سەیدەلەکەی بم ئەو سێ هاوڕێی ترمان دکتۆری بن داوای لە بردنەکەن بۆ تازەکردنەوەی برینە و ئازارەکەتان هاوخەمی هازارەکەتین وەکو دیجیتال میدیای ڕاوا هاوخەمی ئێوەین دەمانەوێت هاوخەمی خۆمان ئاڕاستەی ئێوەش و بنەماڵی ئەزیزیشی بکەین گەر پێم بڵێیت خوا لێ خۆش بوو کۆتا جارکە قسەت لەگەڵ کرد کەی بوو کەی بینیت خۆم لە کات جێمیعەیە بینیم کۆتا جار بەس لەبەر ئیمتیحانە ئەو شتانە زۆر قسەمان ناکرد ڕۆژە پێشەوە لەگەڵ هاوڕێکمان قسەی کردبوو ئەوەنە بە خەمی هەموو کەسێکە بۆ خۆی لە ناوڕاستی قمەی دەرس و ئیمتیحان و هەموو شتێکە لە هەموو کەسێکی پرسی لەگەڵ هاوڕێکەی ترمانەوەی لە کەلارە لە طوبعام پرسیاری لێ کردبوو بزانە لە ئیمتیحانەکە چۆن بووە لە پراکتیک چۆن بوون و چیان کردەوە ئەوانە هەموو ئاواتی ئەوە بۆ خوشکێکی هەبێت ئەم ساڵ خوشکەکەی لە دایک بوونی توانی گەورە بوونی ببینێت حەقانە بوو خۆی برایەکی بچووکتری هەیە بەس خوشکیان نەبوو زۆر زۆر دڵی خۆش بۆ خوشکێکە تازە لە دایک بوو چ شتێکی خوا لێ خۆش بووت قەت لەبیر ناچێتەوە دایم شتێکی پێدوت بێت دایم لە مێشکتا بێت و لە بیر نەچێتەوە نەسیحەتەکانی هەموو کاتێ نەسیحەتی خێرمانیە کرد من چەند جا کێشم بووە لە ماڵە و لە هەموو شوێنێکە چوون پەنام بۆ ئەوە برد ژیر و ئەمە بووە ژیر و ئەوە بووە ئیتر نەسیحەتەکانی بەردەوام ئیسەش لە مۆبایلەکەمان ماوە بەردەوام ئەو ئاەتانی بۆ منان کە سەبرم پێ بدات کە تەحمل بکەم کەسێک بوو کە وای لێم کرد سوورەتی یوسف خۆشترین سوورەت بێ لەلام بەردەوام ئەینات گوێی لێ بگرە سەبری یوسفت هەبێ سەبرت هەبێ لەسەر زوڵم قسە مەکە بەردەوام بەشتی باش نەسیحەتمانێ کرد ماشەڵڵای لێ بێت داواکاریتان چێ وڵای داواکاریمان هەرەوەی ئینشەڵڵا هەموو تاکێک هەموو کەسێک بەشە پزیشکی بە هەرچی بێ لەسەر ڕێچکەکەی ئەو بن ئەو دڵپاکی ئەو هەیبوو بەردەوام ڕوو لە خەندە بەردەوام هیچ کاتێ ناخۆشی نەبوو لەگەڵ کەسمان چەند جا ئێمە تووڕە ئەبووین قسەمانە کرد قسەی ناخۆشمانە کرد ئەو قەت عینی ناکرانی ئەو بەسەر خۆیان ناهێنا شتێ ناخۆش بێت ڕێک وەریەگەڕا بۆ شتێ خۆشی وای لێ کرد کە پێ بکەنین و درێژە نەکێشە ناخۆشی نێوان من